لەم تەوەرەدا ئەمەژە بە کەڵەشاخەکەی سوودەکانی چین مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە چۆنیەتی ئەنجامدانی بۆ ئەمە بەستەوە گفتوگۆی زیاتر بە میوانداری کاکسیروان عەبدوڵڵا چارەسەرکاری سروشتی بەخێربێ سواز بە ئامادەبوون ڕێز سڵامەیە بۆ هەموو بینەرانی ناڕتی و ئێوەی خۆشەویست بەیانی باش بە هەموو خەڵکەڵم و هیوادارم هەمووی تەندروست باش سواز دەکەی لەسەرتادا ئەمێ بزانم کەڵەشاخ مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە مێژووی کەڵەشاخ وەکو هەموو تۆبە سونەتیەکان یا تۆبی بەدیل مێژوویەکی دوور و درێژە و دایمەکە لە هەموو تەوەرێک و ئینەکە باسی تۆبی کۆن ئەەکەین یەک دوو وڵات هەن دایمە بێ ئاماژەیان پێبین کە ڕەچەشکیان بوون یا بڵین بێشکە و لانکی ئەم تۆبانە بوون مسر و سینە بە تایبەتی مصریەکان 1500 ساڵ پێش میلادی مەسیح کەڵەشاخیان بەکارهێناوە دوای سینیەکان 1000 ساڵ پێش میلادی مەسیح و دواتر هاتووەتە ناو هەموو خەڵکانی هەموو وڵاتانی دنیاوە بەربڵاوبووەتەوە باز لە شێوازی ئەنجامدانی کەڵەشاخ بکەین چۆن ئەنجام ئەدرێت ئەگەر پێشتر بڵین کەڵەشاخ چیە ئەسڵان بۆچی ناو نراوە کەڵەشاخ یا لە عەرەبیا پێڵێن حیجامە یا خۆمان پێڵێن کەڵەشاخ یا زمانەکانی تر بڵین ئەوروپی و ئەمریکیەکان پێڵێن کەپینگ خۆی حیجامە یعنی حەجم گرتن ینی گەورەکردن کەڵەشاخیش کە لە شاخی کەڵەوە هاتووە پێشتر ئەم کەڵەشاخە وەکو ئەوەی کە لە خەلەئێکە بڵین هەر شتێک لە نەکوردەواری خۆشمانە کۆزە بەکاراتوە شاخی کەڵ بەکاراتوە یا هەر کەپین کە لە کەپۆ هاتووە کەپی بڵین وەکو فنجانێک یا وەکو شتێک ئۆکسیجنەکەیان نەهێشتووە سەحب بووە وەکو بڵین ئەم جیهازانە کە ئەتوانی ئەمەکەیەک ئۆکسیژنەکەی ناوی نێڵین یا بە ئاگر ئەو بەشە کە ویستویانە چارەسەری پێ بکەین حەجمێکیان پێ ئۆکسیژنەکەی نەماوە وەکو سەحبێک ڕاکێشراوە ئەمە کەڵەشاخە ئێستا وەکو ئەم سەردەمە و لە کۆمەڵگای خۆمانە کەڵەشاخ چۆن بەکارێنێ بزەبێت هەر ئەو شتەیە لە پێشە ئەو سەحبە ئەکرێت ئەو ماسوولکە یا ئەو شوێنە ئەو گۆشتە کەمانەی کەڵەشاخەکە بەسەرێ ئەو خوێنی کە نەما تۆزێ سەحب و خوێن لەو ژێرا کۆ بێتەوە دواتر ئەو کەپەیە ئەو فنجانە لا بین و بە بڕینی بە شتی تایبەتی خۆی خوێنی لێن و دووبارە سەح بکرێت و ئەو شوێنە ئەمە خودی کەڵەشاخە بەڵێ کاکسیروان ئەمێت ئەو پێداویستیان و کلوپەلانی کە لە ستۆدیۆ ئامادەی لای بینێران شی بکەینەوە ئەوەی کە باز دەکرێت دوو جۆر کەڵەشاخەیە وایە جۆرێکیان ئەمەی بۆ بەکاریە وەکو بڕین خوێن لێهاتن بەڵێ ئەی جۆرەکانی ترجین ئەمانە بۆچی جیاکراوەتەوە لەمە کەڵەشاخ خۆی بەعام کەڵەشاخی وشک و تەڕمان هەیە کەڵەشاخی تەڕ عامی ئەوەیە کە لەو وڵاتی خۆشمانە ئەکری و خوێنی لێ دەرەکەن لەو شوێنە حەزەکەم لە ڕێگەی تەسویرەکانی شو کە بۆ بەڕێزان ناردم لەم کاتا ئیشارە بۆ ببرن کە کەڵەشاخی وشک یا درای کەپینگ ئەم جیازانەی کەیتر پێویست ناکا بە خوێن هەر عینەن شتە بەس تۆ تەنیا سەحبێکەوە بەجێ ئەوە مەسەلەن دوو دانە یا سێ دانە بۆ کەسێک لەسەر پشتی دابنێ یا قاچی تۆ توانی بە تەعدادێکی زۆر 10 تا 15 دانە لەمانیش دابنێ کە پێڵێن کەپینگ و زیاتر کۆکردنەوەی خوێن ڕەوانەوەی دەمار یا ئەگەر دەمارێک ڕەوانەوەی ماسوولکە یا ئەگەر دەمارێک گیرابێ بەهۆی ئەو سەحبەوە کە دروستە بێت ئەتوانێت چارەسەری ئەو کێشانە کات کە پێڵێن کەڵەشاخی وشک و ئێستا شتێکیشە کە لە هەموو وڵاتانە زۆر بەربڵاو بووە یا هەنێک کەسان هەر کێشیان لەگەڵ خوێنە هەیە وەکو کوردەواری خۆمانەڵی خوێن ئەیان گرێ یا بەهۆی ترسێک لە ناسەحیبوون و ناتەندروستی بوونی هەنێ شوێنە ئەتوانن ئەمە زۆر بە ئاسانی نەک بڵین هەر یەکە و ئیشی خۆیەکە بەڵام ئیشی ئەمەی زۆر مهمە کە خەڵک ئێستا زۆر ڕۆیان ئەو ژمارەی کە باسی کرد ئەمە ئەو ژمارە و هەروە هەڵبژاردننی ژمارەکان لە کەڵەشاخدا پێویستە بچیەوە کەش بەشێکیان 3 دانە بەشێکیان 5 دانە بەشێکیان 10 دانە بەکاردێ خۆی حەسەب کێشەکەی حەسەب ئازارەکەیە بەرنامەکانیش ئەمە زۆر بوویمە گەل لە درێژی بەنامەکە شارەین بە بەرنامەکان کە تۆ چۆن کەڵەشاخ ئایا یەکەم جارتە لە ژیانتاکەی یاوەکو ئەم ساڵ یەکەم جارە کە ئەیکەی بۆ نمونە ئەمانە ئەبێ هەمووی بەرچاو بگیرە کە ئایا تۆ بۆ نەخۆشێک یەک دانە بەکارێنی یا 2 دانە یا 3 دانە کە بەداخەوە زۆر بەداخەوە لێرە لەسەر کولتورێکی نازانم چی پێ بڵێم هاتوون ئەڵێ فڵان کەس کەڵەشاخەکە ئەو نەکوپم بۆ ئەکا بەونە نا ئەمە نییە تۆ هەرچێ کوپی زیاتر کەڵەشاخ بۆ بگرن حتمما ئیسفادەی زیاترە نەخێر هەنێ جار هەیە تۆ بۆ نییە لە یەک کوب زیاتر لە شوێنێ بگری ئەمە دوکان نییە تۆ بڕۆی بڵێ وڵا کیلۆیە سەوزە ناکڕن 5 کیلۆ ئەکڕن
نەخێر ئەبێ حتمما ئەو کەسە کە کەڵەشاخەکە شارەزای بەرنامەکانی بێ شارەزای کاتەکان بێ شارەزای تعدادی کوپەکان بێ کە بۆ ئەو نەخۆشەدایەن. بەڵێ هەر لەسەر کاتەکە چ کاتێک پێویستە کەڵەشاخ ئەنجام بدرێت ئایا کاتەکەی دیاریکراوە بەپێی کاتی ڕۆژ هەروەها بەپێی گۆڕانی وەرزەکانیش دیاریکراوە؟ بەڵێ پێش ئەوە با ئیشارە بە شتێکی زۆر زۆر گرنگ بە من لێرە وەکو بڵین لە هەموو تۆبی سەردەمی یا تۆبی بەدیلە شەرحە حاڵە. شەرحە حاڵ واتە چی؟ کەسێک کە یێتە لای تۆ ئەبێ لێی بپرسی تۆ بۆ کەڵەشاخەکەی کێشەکە چییە؟ بەهۆی چیەوە توش بووی؟ یعنی ئەوە نییە هەر کەس ڕۆی کردە ئێمە بڵین یەکسەر ئادەی بسمێ لاو بیە بەر مووس و کەڵەشاخی بۆ بگرێت. ئەمە زۆر زۆر گرنگە. جا بۆیە لە پێشە ئەمەم عەرز کردی کە وەرزەکانیش جاری وا هەیە تۆ ئێمەڵین چوار وەرزی بەهار و پاییز باشترن بۆ کەڵەشاخ بە تایبەتی وەرزی بەهار بە تایبەتی ئەم کاتی کەتیایە وەکو کوردیواری خۆمان دەڵێن خوێنجمانە خوێن هەنێت تەڕە بێتەوە ئەو خەستیەی کە لە زستانە هەیە طبعا لە بەهاران نیە بەڵام جاری وا هەیە بەپێی شەرحە حاڵ تۆ نەخۆشێک لە زستانیشا بۆی بکەیت توانی یعنی ئەوە نییە بڵێ تۆ حتمما مەمنوعە هەنێ حاڵەتی ضروری و استراریمانەیە کە تۆ لە هەموو وەرزێکا بۆی پێی بەڵام پاییز و بەهار کەڵەشاخ باشترن بە تایبەتی بەهار ئەوش بەپێی ڕێنمایی خۆی بەپێی کاتی خۆی. بەڵێ لەسەرتای قسەکاندا باست لە مێژوەکەی کرد کە لە کۆنە سەریاڵدا و تا ئێستاش بەردەوامە بشێکی بەربڵاو بە جیهاندا بوونی هەیە ئەو پێداویستیانەی کە لێرن ئەو جۆرانەی کە لێرن هەمان ئەوانن کە لە کۆنیشدا ئەنجام دراوە بەکارهێنراوە کات ئەو گۆڕانکاریانە چین کە لە کۆن و ڕابردوو داکراوە. طبعا گۆڕانکاری لە شتەکانە دروست بووە بە تایبەتی لە ئەجزەکان ئەوانی کە ئێستا هەن پێشکەوتوترن و ئەتوانی بڵین پاک و خاوێنترن و بە تایبەتی لە بواری سەحی بوون و تەندروستی بوونەوە ئێستا بۆ نمونە و شتانە هەمووی دیسپۆزەی بڵە یعنی تۆ بۆ نییە بە هیچ جۆرێ بەکاری بێنی بۆ کەسێکی تر جانان بەهۆی نەبوونی کەمکانیەت و ئەم شتانەوە شتێک ئەجزەیەکیان بوو یا هەر شتێک بۆ کەسی تر بەکارێنەوە هەرچەند بەداخەوە لە ئێستایشە هەر لە هەنێ شوێنە ئەبنێ بۆیە ئەو نیش تۆزە دژایەتی ئەم شتانە ئەکرێ بە ڕێنمایی و شوێن و ڕێی خۆی ناچێ بەڕێوە ئەو گۆڕانکاریانە توانین بڵین کە لە ئەجیزەکانایە لە پاک و خاوێن بوونایە لە تەعقیم بوون و ستریل بوونی شتەکانایە. بەڵێ ئەنجامدانی کەڵەشاخ بۆ کەسێک هەفتانە ئەنجامەدرێت یاخود مانگانە چۆناییە؟ وەکو بەرنامەکە حەسەب کێشەکەیە یعنی ئێمە لە هەنێشمان هەیە کە ئەڵێ بۆ نمونە تۆ ئەگەر کەسێک 30 ساڵ بێت 30 ڕۆژ جارێ کەسێک 40 ساڵ بێت 40 ڕۆژ جارێ ئەمانەمان هەیە بەڵام هەنێ جار زەرورەتیش ئەتوانێت بەرنامەکە بگۆڕێت تقریبا بۆ نمونەڵێن لە بەهارا 3 جار بیکەی زۆر زۆر باشە لە وەرزەکانی ترا هەر وەرزە 1 جار بیکەیت. بەڵێ سەبارەت بە سنەتی پێغەمبەرمان درود و خای لەسەر بێت کە دەوترێت لە ئەلیام البێضا ئەنجام بدرێت ئەمە چییە؟ بگەڕێنەوە بۆ مێژوو کە ئایا کەسانێک کە بڕوایانەوەی هەیە کە مێژوو کەڵەشاقی ئاینی پیرۆزی ئیسلامە یا وەکوهی ئەوانترە نە بەڵام شتە پیرۆزەکان دایمە بڵین ئاینە پیرۆزەکان شتە باشەکانیان ئەگەر لە ئاینێکی تریشەوە وێوەریان گرتووە بەڵێ ئەم شتە هەیە حەدیسی لەسەرە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام ئەوەی کە بڵین بە تەواوی ئیسلامە نەخێر بەڵام تەبعاً شتێکی باش بوو ئەوانی لە سەردەمی ئیسلامیشا وەرگیراوە و چ باشتر کە ئەسڵن لە تو باش شتێکمان هەیە بەناو بڕوا تەڵقین تۆ بفەرموو لە تۆبی سەردەمیشە ئێمە کاتی خۆی بووە تست کراوە لەسەر نەخۆشینایە کە بەس پێیان وتووە ئەسڵن لەوانەیە شیرینیەکیان پێدا بێت وتوێتیان ئەمە ئازارشکێنە یعنی بە بڕوا و تەڵقینە کە بۆ ئەو نەخۆشە دروست بووە وایزانیوە یەکسەر ئازارەکەی چاک بووە جا چ باشتر کاگەرەمە تێکەڵ بوو بێت لەگەڵ ئاین و لەگەڵ بڕوا زۆر جار مەسەڵەن ئەڵێن لە ئاینی ئیسلامە هەنێ شتی بۆ دانراوە کە لە فڵان ڕۆژان نەکرێت لە چوارشەمە مەسەڵەن کەڵەشاخ ناکرێت سونەتەکە نەکرێت ئەبینی هەر لەو چوارشەمە لە ئەوروپا و ئەمریکا هەزاران هەزار لە سینە کە هیچ بڕوایەکی ئاینیان نیە هەزاران هەزار کەڵەشاخەکرێت لەوانەیە هیچ شتێکیش ڕوونا بەڵام ئەگەر تێکەڵ بەم ئاینە پیرۆزە بێت ئەگەر خەڵکەکە بڕواکەیان ئەوە بێت طبعاً ئەتوانێت نەتیجەیەکی باشتر و استفادەیەکی زیاتری بێت. ئانی ئاینەی کەڵەشاخ ئەنجامدان لە سەردادا پشکنین هەم بۆ ئەنجامەدرێت؟ ئەگەر بکرێ حتمما باشترە من ئەوەیش کە ئەرزم کردی شەرحە حاڵ بۆ نمونە خستی خوێن جاری وا هەیە تۆ ئەگەر کەڵەشاخی بۆ بکەی نەتیجەی عەکسە یان نەخێر کەسێک ئاستی خستیەکەی خوێنی ئەو نە لەسەروایە تۆ هەرچی بۆ بکەی هیچ ئیسفادەی نییە تۆ خوێنە تەڕەکەی سەحبەکەی لە کەڵەشاخە
ئەگەر بکرێ ڕێژەی خوێنی ئایا کەم خوێنە چون ئێمە ئەگەر بینی شارت بین بەوە کە کەڵەشاق بۆ چ کەسانیە ناکرێت لەوانەیە لە درێژەی پرسیارەکانی جەنابی شتا ببێت یەکێ لەوانە کەسانێکی کە زۆر کەم خوێنە جا ئەگەر فەحسی بۆ بکرێ زۆر باشترە. بەڵێ ئەوانە بۆیان ئەنجام نادرێت ئەوانەی کە خوێنیان کەمە بەڵێ ئەوانەی کە خوێنیان زۆر کەم بێن نابێت ئەبەدەن کەڵەشاقیان بۆ ئەنجام بگرێت یا کەسانێک کە مناڵی ژێر 3 ساڵ یا ئافرەتی دووگیان یا کەسانێک کە سەر و 6 ساڵن یا باسێکی ترمان هەیە لە بەعام لە گیا دەرمانی و تۆبی بەدیلە وەکو میزاجناسی کە ئایا من یا جەنابەت میزاجمان چییە بۆ نمونەوە کەسانێک کە میزاجیان ساردە میزاجی زۆر ساریانی پێستیان وشکە ئەبەن کەڵەشاق بۆیان باش نییە. ئەوانەی کەڵەشاق ئەنجام دەدەن بینە سەر سوودەکانی کەڵەشاق چیە و هەروەها کەسێک کەڵەشاق ئەنجام دات پاش چەندێک هەست ئەکات سوودی لێ وەرگرت ینی خۆی هەستی پێەکە کەڵەشاقی لەو شتانی بزەبت لە دوای ئەنجامدانیەوە هەموو کەس ئەمە اعتراف پێ کردووە کە یەکسەر ئەڵێ هەستەکەم سووک بووم هەستەکەم ئیسراحەتی کردوم یاشە بڵێ بەڵام ئەگەر بە قوڵتر سەیری ئەم شتە بکەین طبعاً تۆبی ئەکەپەنچرا یا دەرزی ئاژنی نیشا ئێمە هەمانە لە تۆبی سینیە هەمانە ئەگەر بوو بێت یەک دڵۆک خوێن لە گوێچکە یا لە شوێنێکیان لە نوکی پەنجەکانیان دەرکرد بێ سوودی هەیە خۆدی دەرکردنی خوێن ئەگەر بە شێوازی دروستی خۆی بێ ئەمە سوودێکە کاتێک کە تۆ سەحبی بە کوب سەحبەکەی پێش ئەوە کەڵەشاقە بکەی لە دیواری دەمارەکانە هەنێ مادەی وەکو بڵین جنگاوەر و سەربازی ناو خوێن یەکسەر ڕائەکەنە ئەو شوێنە کە شتێ ڕوویدابێ ئەمە خۆی لە خۆیان سیستەمی ئیمەنی یا بڵین سیستەمی بەرگری لەش بەرزەکاتەوە لەگەڵ ئەوە خوێنی پیس دەرکردن لەگەڵ ئەوە دووبارە نوێبوونەوەی خوێن لە جەستا ئەمان هەموو ئەتوانێت سوودەکانی کەڵەشاق بێ وەزایدەن تۆ ئیلتیهاباتی ئەگەر ئەو تۆ بۆ ئیلتیهاباتی یا کێشەیەک ئەو کەڵەشاقەکەی طبعاً دەریەکات. ئەو شوێنانی کە کەڵەشاقیان بۆ ئەنجامەدرێت کە بینی ومانە زۆرتر لە پشت بێت یاخۆت لە سگدا بێت بەڵام بەشێکی ترمان بینیەوە لە سەرە ئەنجامەدرێت ئەمە چیە جیاوازەکەیان چییە؟ خۆی ئەگەر وەکو پۆستەرێک هەیە و کەڵەشاق نقطەکان هەمووی دیاری کراوە شوێنێکمان نییە لە دەشاکە ئەمە مەمنوعیەتی کەڵە نەک ئیتر بڵین هەموو شوێن لە ناو گلێنەی چاو ناکرێ یا شوێنێک بەڵام کەڵەشاق تەنانە دەتوانێت لە ژێر زمان بکرێت کەڵەشاق لە هەموو شوێنێک ئاکرێت بە شەرتێک کەسەکە پسپۆڕ و شارەزای ئەو شتەوێت لەسەرا ئەکرێت سوودەیە ئەگەر بڵین سوودەکانی بۆ سەر تەوانێ و کێشانە کە پەیوەندی بەسەرەوە هەیە کەڵەشاق وەکو مەسەلەن دەرزی ئاژنی نییە کە تۆ ئەگەر شوێنێک کێشەی ببێت لە شوێنێکی ترەوە بۆ بکەن کەڵەشاق پێڵێن مۆزعی ینی بزەبت لەو نقطە ئەیکەی ئیسە لەوانەیە مەسەلەن کێشەیەکی دڵ ببێت لە پشتەوە بۆی بکریاکینە لەسەر سگ نەکرێت بەڵام تقریبا دایمە نزیک بە کێشەکە لە هەر کوێابێ لەویا ئەکرێت. باس لە دەرزی ئاژنین کرد دەکرێت کەسێک دەرزی ئاژنین و هەر لە هەمان کاتە کەڵەشاقشی بۆ لێ کاتە بەس کەڵەشاقی وشک بەڵێ کەڵەشاق کاتە جیازێکی ناوان کەڵەشاقی وشک و تەڕشمان بۆ بکە بەس ئەوەی خوێنی لێ نایێت ئەبێ بەس خوێنەکە جیازێکی ینی تعدادی کەپەکانی زیاترە ئەی لە ڕووی سوودەکەیەوە لە ڕووی سوودەکەەوە بزەبت یەکشتن ناتوانین بیژڵین کەڵەشاقی خوێنەکە یا تەڕەکە سوودەکەی ئەگەر کێشەیەکی خوێن ببێت یا حساسیەتێکی پێستی هەبێت ئەو زیاتر چارەسەرە بەڵام ئەم زیاتر بۆ ماسوولکە و ئازار و بۆ پشت و بۆ ڕەوانەوەی ماسوولکە و بۆ دەمارگیراندن و ئەم شتانە ئیسفادی زۆر زۆرەوێ زایدان ڕێلاکسیش و کاکسیران ئەوەی بەدەستمەوەی کەڵەشاقی بشکەوە چی جیاوازی هەیە بۆچی قەبارەکان جیاوازە؟ بۆ لەسەر پشت دەتوانێت شتی گەورەوە هەر ئەوەی کە ئەمانیش هەیە ئەمە هی کەڵەشاقی تەڕە بۆ نمونە طبعاً ئەم گەورە بۆ پشتە بێ قیاسات هەیە ئەمە بۆ لەمە زۆر بچووکترمان هەیە کە ئێمە بۆ دەموچاو بۆ مەسەلەن کێشەیە وەکو کێشەی زیبکە و ئیلتیهاباتی ژێرپێستی دەموچاویا سەحبی چەوری ژێرپێست بۆلانی جوانکاریش بەکارێت بەڵێ کەڵەشاق ئەتوانێت بۆ دەموچاو بۆ جوانکاریش بەکار بێت بۆ نێشتنی زیبکە و شتە واتە پێویستە بەتایبەت لە پشتادام درێ بە قەبارە بێتە خوارەوە بەتاکید بەڵێ گەورە بۆ شوێنی گەورەتر و بچووکیش بۆ شوێنی ناسک و بچووکتر بەڵێ ئەوەی کە لێرەیە ئەسەنجی منی ڕاکەشەمە چییە؟ ئەوەی جیازەکەی بۆ سەحبە کە ئەو ئۆکسیژنە نەیەڵێت ئەتوانێت بەجێ ئەوە لە کەڵەشاقی وشکەکە تۆزێ لۆکە و کوحول بێ ئاگرێکی پێوە بنی ئۆکسیژنی ناو مەسەلەن ئەم شوشە سووتێنی کە نەما خستە سەر و شوێنێت یەکسەر سەحبیەکات ئەوە ئێستا جیازێکە و بەس ئەوە کە ئۆکسیژنەکە ڕاکێشە ناو ئەو کوپەکە بە خەلا و بەرزێکات. بەڵێ لەگەڵ ئەوەدا مەرجە بۆ منە لەسەر ئەنجام بدرێت یاخۆ لە دەموچاو خوێنەکە دەربکرێت مەرج نییە بەڵام
هەر کەس بە بڕوای خۆی هەر کۆمەلگایە بە بڕوای خۆی ئێستا بۆ نمونە ئەو ڕێژەی کەڵەشاخی وشکە لە ئەوروپا و ئەمریکاکرێت تەڕەکە ناکرێت زیاتر لەو ئەوان ڕۆشتن بەرەو درای کەپینگەکە بەڵێ بە وشکەکە ئەوانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە هەر نەخۆشیەکانی تر بە شاری خۆیان بە یاخۆ جۆرەکانی تر دەتوانن ئەمە ئەنجام بن بەڵێ بە پێی ڕێنمایی خۆی بە پێی شارەزایی ئەو کەسە بە تاکید ئیسفادەیشی لەکەن ئەگەر بمانەوێت زیاتری بڵین بۆ چت بە ئەو نەخۆشی نەبەرچاوانەی وا کەڵەشاخ ئەتوانێت دەوری ببێت و کاریگەری ببێت بە تایبەتی بۆ حساسیەتەکان حساسیەتی پێستی ئەگەر حساسیەتەکە بە خواردن بێ یا وەکو وەرزی بێ بۆ نمونە کەسانێک کە هەن لە وەرزی بەهارە تووشی ئاویلوت و پژمین و ئەم شتانە ئەبن لەگەڵ خستی خوێن زەختی خوێن ئازارایەکی بەردەوام و مزمین کە لە لەشە هەیە کەڵەشاخ زۆر باشە بۆ ئەنواعی سەرێشەکان بە تایبەتی شەقیقە و ئازاری پشت و کەمەر کەڵەشاخ توانێت دەوری باشی بەڵێ حاڵەت هەبووە کە کەڵەشاخی بۆ ئەنجام درابێت ئەو شوێنەی کە بۆی کراوە تووشی هەوکردن بوو بێ مەگەر بە ناشارەزایی تەنها بە ناشارەزایی ئەگینا کەڵەشاخ خۆی وەکو خۆدی خۆی ئەبەدەنە و شتە ناکات ئەی سووربوونەوە یاخود خووران تووشی ئەو شوێنە نابێ مەگەر ئەویش هەر بە ناشارەزای کاتە پێویستە بە ڕێگەیەکی زانستی و کاتی ئەنجام کەڵەشاخ ئەگەر بە دروستی بکرێ هیچ کێشەیەک دروست ناکات مەگەر ئەوەی کە ئەو کەسە تۆ شەرح حاڵێکی باشێ لێ نەگرت بێ ئایا ئەمەگەر دیابێتێکی زۆر بەرزی هەیە کە ڕێژەی ئەنسۆلینەکەی ئەو نەکەم بوو بێ کە مەسەڵەن خوێنی نەوەستێتەوە بۆیە ئەڵام شەرح حاڵ یعنی ئەوە نییە هەر کەس کەوتە بەردەستی تۆ شەق و پەق بەمبارە بوارە کەڵەشاخی بۆ بگری زانێت کێشەکەی چیە ئایا تەبعی چۆنە ئایا کەڵەشاخ بۆ ئەو ئەبێت بەڵێ ئەی ئەوانی کە نەخۆشی فەقەراتیان هەیە ئەتوانن کەڵەشاخ ئەنجام بن و ئیسفادەی لێکەن ئەوان بە تایبەتی وشکەکە زۆر زیاتر لە خوێنەکەیش ئیسفادەی لێکەن ئەتوانن ئەنجامی بن سەبارەت بە جۆرە جیاوازەکانی کەڵەشاخ ئەوانەی ئەنجامیەدەن هەر نەخۆشیێکی دیاریکراویان هەبێت هەردووکیان دەتوانن ئەنجام درێت یاخود کەسێکی بە دیاریکراوی بوترێتەوە کەڵەشاخی تەڕ بۆ تۆ نابێت تەنها وشکەکە بۆ تۆ ئەبێ واتە جیاکراوەتەوە پێم وتی بە پرسیاری پێشترە ئەتوانێ وتم کەڵەشاخە وشکەکە زیاتر بۆ کێشەی پشت و ماسوولکەیی و ئازار و ئەمانە بەڵام ئەو کێشانە کە پێویستی بە خوێنەوەی حتممە نەبێ کەڵەشاخی تەڕێکەوە بکرێت بەڵێ لەسەرتادا ئەمەژە بۆ کرد لە تەمەنی 3 ساڵیەوە پێش 3 ساڵی واتە ئەنجام نادرێت واتە منداڵێک تەمەنی 5 ساڵان بتوانێت ئەنجامی بە یانی ئەگە گەورەتر لە 3 ساڵ نەبێ ناتوانانی بۆ ئەنجامی چون خوێنی زۆر تەڕە لەوانەیە تووشی نەگەرسانەوەی خوێن ببێت ئیسفادەی نییە بۆ یا کەسانێک کە سەر و 6 ساڵن ئیتر تقریبا خوێنیانەوە نەڕوو نەبێتەوە کە ئیسفادەی لێ ناکەن یا لەوانەیە خوێن بەربوونیان زۆر بێت و کێشی تریان بۆ دروست بێت کەم خوێن ببن بە تایبەتی کەم خوێنی وتە کەم خوێن بن ئەی ئەوانی کە خوێنیان زۆرە ئەم کەڵەشاخە ئیسفادەی لێ ئەکەن یاخود لە ڕێگەی دەرزی و خوێن پێدانەوە زیاتر ئیسفادە بۆ ئەوان هەردووکیانتوانن بەڵام کەڵەشاخەکە بەعام زۆر نەتیجەی باشترە بۆ کەسانێکە خوێنیان زۆرە و یا کێشی خستی خوێنیان زۆر سپاس بۆ کاک سیروان عەبدوڵڵا چارەسەرکاری سروشتی سپاس بۆ زانیاریەکانت دەستان خۆش